بەرەو جەژن دەڕۆین. بەڕێزم چاوردکەوە لە ناو خزمەکانی خۆتدا بەتایبەت ئەلەقرەبوونە ئەولا بالمەعروف ئاەتی قورئان نیە و فەرمودەش نییە، مەقولەیەک و قسەیەکی حکمەتێکی جوانە وتراوە ئەلئەقرەبوون ئەولا بالمەعروف، نزیکانی خۆت بەخوا لە پێشترن بۆ چاکە لەگەڵکردن، کاکە هەر لە براکانی خۆت، لە خوشکەکانی خۆت، لە دراوسەکەی خۆتەوە چاوەڕ بکەوە، بزانە منداڵەکانی وەکو پێویست لە جەژنە جلیان بۆ ناکردرێ، بەخوا بە پێڵاوەکانیانەوە دیارەکە هەر کار لە کۆنەکانی قەدیمی لە پێدایە، ژن و منداڵیان هەر مەکسە شڕەکەی جارانی لێبەردایە، ئێستا فرسەتێکە بۆی بکە زەرفێکەوە مەشتۆ لەگەڵی بڵێ من بۆ خۆم شتت بۆ دەکڕم. دایکی منداڵانی بێناس بێ باوەک دەبینی، ئێمە خۆمان ڕۆژتایوارە کەسابەت دەکەین منداڵەکەمان جاری وەکو پێویستەکانیان دابین نابن، ئەی هەوار ئەو منداڵانی کە باوکیان نییە، کە دایکێک بەڕوو سووری لە سەریان دانیشتووە، پارە بدە دایکەکە، منداڵەکان مەبە دووکان بەدڵی خۆت شتیان بۆ بکڕی، نەخێر بە ئەوانش بە ئەو پەڕی ئازادی خۆیانەوە، دایکێکی ڕووسور عاقڵ و ژیر دیندار و خواناس و بەبەزەیی با لەگەڵ منداڵەکانیە ئەمانەت پارەکەی بدەی بڵێ ئەم منداڵانت تکایە بیان بە بازار با بەدڵی خۆیان جلوبەرگ هەڵگرن و پێڵاو هەڵگرن و خۆ پۆشتە و پەرداخیان بکەوە خۆت ئازاد بە دەچێت کام دوکان دەچێت کام بازار و لە شوێ بۆیان دەکڕی ئەم بڕەپارەیە مافی ئەم منداڵانەیە، ئەوە تۆ خێرەکەی خۆت لەسەر لاچوو و خێرەکەت گەیشتەوە بەدایکەکە شکۆی نەشکێ. یەکێک لەو شتانەی کە دەبێت زۆر ئاگامان لێبێ بەڕێزان پاراستنی شکۆی مرۆڤە. لە خێر و خێراتدا دوو کەسمان هەیە هیچ خێرێکی نەکردووە، زەکاتی نەداوە، هات چاو لێ چەند خەتەرە، فەوەیل للمشرکین الذين لا يؤتون الزكاة. نعوذ بالله ئەو کەسەی زەکات نادا خوا لەگەڵ مشرکین حسابی کردووە کە خوا قەت لە گوناهی شیرک خۆش ناوێت، ئەو کەسەش زەکات نادا خوا قەت لێی خۆش ناوێت، زۆر بابەتێکی خەتەرە. ئەو کەسە زەکاتی نەداوە، بەڕێزی شت خوا نەخواستە دوور لێ ئێوە زەکاتت داوە، زەکاتەکەت داوە لە ماڵەوە هەمووی 25 دۆلار ڕقەی دێداوەتێ و بۆت بردوۆتە ماڵەوە زۆریش مەمنوون بووی، ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵی بەسەرا تێپەڕیوە، دوای چەند ساڵ منەتت بەسەرا کرد لە قسەیە کاتێک ژیران وتت کوڕە لە بیرتە براتەوە و پیاوە نەبووی ها 10 ساڵ لەمەوە بەر من زەکاتم بۆ نەهێنای خەریب بمری لە برسانە، یەکسەر هەموو سەدەقەکەت دێتەوە دواوە، هەمووی سەروی سفر دەبێت. کەسێکت ئازاردا پارەی زەکاتەکەت دا سەرفترەکەدا ئەوە بۆت فڕێدا ڕوود لەگەڵا گەشت کرد بێ قەزابی لەوەتی هەی هەر محتاجی کوڕە وەڵڵای نازام تۆش هەر نەبووی بەشت، ئەزانی ئازارت بەدڵی گەیاند. ئەو کاتە ئەو کەسەی سەرفترەی نەداوە، ئەو کەسەی زەکاتی نەداوە، ئەو کەسەش کە داویەتی بەڵام ڕووی بەرامبەری شکاندووە، بەڵام منەتی بەسەرا کردووە، بەڵام ئازاری دڵ و دەرونی داوە، هەردووچیان لە دیوانی خواداوەکو یەکەن. خوا دەفەرمێت لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. ئەمان نەچن خێر و خێراتەکانتان بە منەتدانان لەسەر هەژار، لەسەر محتاج، لەسەر ئەو کەسەی کە مستحقی زەکاتە، نەچن منەتی لەسەرا بکەن، نەچن ئازاری دڵ و دەرونی بدەن. ئەزانی چەند ناڕەحەتێک پیاوێک لەنە ئەو ماوە منداڵەکەی دانیشتووە لەسەر سفرەی هەژاری دانیشتووە بەربانگی کردوێتەوە، تۆ خۆوە دەکەی بەدماڵا و حەل لە دەرگاوە ئافڵان کە زۆرە سەرفترەکەم بۆ دانابوون، ئەزانی ئەو باوکە چەند بەخوا دەشکێتەوە لە بەرچاوی ئەو ژن و مناڵە، وەڵی سیمای باوکاتی لە دەست دەدەی کە هەموو خەڵکەوە هاتنە بەرچاوی ژن و منداڵەکەت خێریان پێکردی. ئەو کەسەی دراوسێتەوە هیچی نەداوە تۆش پارەکەت داوە، هەردووکتان وەکو یەک گوناهبارن. بۆیە زۆر ئاگامان لە پاراستنی شکۆی مرۆڤ بێ. شکۆی مرۆڤ خاڵی بنچینەیە لە دینی ئیسلامی ئێمەدا. ئەم ئیسلامە بەس بۆیە هاتووە مرۆڤ بە عیززەتەوە بژیا، مرۆڤ بە شکۆ بژیا، فەقیر بەڕێزان بار نییە، فەقیرەکان هەژارەکان ڕەحمەتن لە کۆمەڵگادا، خێرەکان لە ئێمە وەردەگرن بۆمان دەبن لە بانخی ڕەب العالەمین ها تەسلیمی دەکەن و دڵن خوا بیپارێزە. ئەزانی ئەگەر ئاوا بە شێوەیەکی جوان بە حیا و حرمەت و بەڕێز و بە ئەدەبەوە خێرەکە بدەیتە دەستی ئەو فەقیرە و یەکسەر پشتی تێکە، تەنان مەڵێ دوعای خێریشمان بۆ بکە، تکایە ئەوەش مەڵێ ئەوە زەکات بوو ئەوە خێر بوو تۆش دوعایەکی خێرمان بۆ بکە، داوای دوعای خێریشی لێ مەکە، بەخوا بۆ خۆی دوعای خێرت ئەوەندە بۆ دەکا لە دڵەوە ئەوەندە بۆت دەپاڕێتەوە کە تۆ ئاوا بە جوانی و لە زەرفێکی سپی پاک و خاوێن و بەعەتتر و بۆن خۆش داداتێ هیچ مەڵێ، هەزار دوعات بۆ دەکاوە دوعاکانی ئەو فەقیرە لە دیوانی خوادا ڕەت نابنەوە. وەڵڵا دڵت خۆش دەبێ، ماڵ و منداڵت ساڵح دەبێ، بەرەکەت دەکەوێتە ڕزق و ڕۆزیتەوە، پارەیەکی کەم و موچەیەکی کەمت هەیە کەچی سوبحان الله نایدەی بە نەخۆشی، نایدەی بە عیادە، نایدەی بە دەعمی سارە، نایدەی بە بەڵاو موسیبەت و فیتنە، نایدەی بە منداڵی ناساڵح بێڵایەکت بۆ بنێتەوە. خوا لە هەمووی لات دەدا، هەمووی بە بەرەکەتی زەکات و خێر و خێراتەوەیە.